بەڕاستی بە گوێرە یەکەم کتێب خوێندمەوە بەڕاستی لە یادم نیە یەکەم کتێبچی خوێندمەوە بەڵام من خۆم لە خێزانێکی خوێندەوار پەروەردە بووم. باوکم پیاوێکی ئاینی بوو، یەکێک بوو لە مەلایەکانی دیارەکانی شاری هەولێر. لەبەر ئەوە لە ناو کتێب گەورە بوومە، بۆیە من هەر لەگەڵ ئەوەی فێری خوێندنەوە و نووسین بووم لە سەرەتاکانی ژیانم کەوتمە ناو کتێب خوێندنەوە. وەکو زیری خۆم زیاتر بە کتێبە ئەدەبیەکان دەستمان پێکرد، بە شێعری شاعیرە کۆنەکان، دواتر بە سیرۆکەکان، بە ڕۆمانەکان. بەڕاستی زیلی ئێمە شەیدای کتێب و شەیدای خوێندنەوە بوو. خوێندنەوە بەشێک بوو، تەنانەت مۆدیلێک بوو لە بازار، هەر گەنجێک کە پیاسەی دەکرد کتێبێکی لە بن باخەڵی بوو یاخود ڕۆژنامەیەکی لە دەست بوو. کتێب کاتێک دەردەچوو دەبوایە تۆ ناوی خۆت بنووسی سڕە بگری بۆ ئەوەی دانەیەکت دەستکەوێتن. لەبەر ئەوە من لەو کاتی ڕاخەریک بووم، کەوتمە ناو دنیای خوێندنەوە و کەریکی خوێندنەوە بووم. دواتریش دەستم بە نووسین کرد. خۆی بەشێکی زۆر لەو زانیاریانەی کە هەبوو لە ڕێگەی باوکمەوە بۆ من هات، بۆ نمونە بۆ ئەو چیرۆکی پێغەمبەرەکان و ئەو شتانەی ئەو ڕۆشنبیری ئەو کە هەیبوو لە ڕێگەی ئامۆژگاری و لە ڕێگەی چیرۆک و لە ڕێگەی ئەو شتانەوە بۆ ئێمە هات. بەڵام دواتر بێگومان خۆشم کەوتمە ناو بوارەکە، خۆشم کەوتمە ناو کتێب و خوێندنەوە و دەچوونە کتێبخانەی گشتی و کتێبمان پەیدا دەکرد و دەمان خوێندەوە. بەڕاستی ئەو کاتی تەنانەت دەتوانم بڵێم شعری زۆربەی شاعیرە کۆنەکانمان لەبەر بوو، لە مەحوی بگرە، لە ناڵی بگرە، لە هێمن مکریانی بگرە کە ئەو کاتی زۆر باوی هەبوو، لە گۆرانی بگرە، یعنی زۆربەی شاعیرەکان شعرەکانمان لەبەر دەکرد و چیرۆکەکان ڕۆمانەکانمان دەخوێندەوە، بەتایبەتی ئەو کاتی لە هەشتاکان و سەرەتای هەشتاکان مۆدیلی ڕۆمانە ڕووسیەکان بوو، لەبەرەوەی ئەو کاتی کورد حرەکەی کوردی کەوت بۆ ژێر کاریگەری، دوای ڕووخانی شۆڕشی ڕوو کەوت بۆ ژێر کاریگەری ئەدەبیاتی سۆڤێتی. لەبەرەوە چیرۆکەکانی مەسەن چیرۆک و ڕۆمانەکانی مەکسیم گۆرکی و دیستۆفسکی و ئەوانە هەمووی ئەو کاتی دەخوێنراوە، ئێمە لەو بابەتانە دەمان خوێندەوە. کرد لە بواری ئەدەب و چیرۆک و شعر و ئەو شتانە دەخوێندەوە. دواتر وردە کەوتمە ناو مێژوو، ناو فەلسەفەی مێژوو، پاشان کەوتمە ناو خوێندنەوەی کتێبە یاساییەکان، لەبەرەوەی بە حوکمیەوەی کە چوومە کۆلیژی یاسا و چوومە کۆلیژی ئەدەبیات بەشی مێژوو، ئەو دوو بەشەم لەسەر تا تەواو کرد. بۆیە تەماشا دەکەین لەو دوو بوارە ڕازیاتر کتێبم خوێندەوە تاوەکو وای لێ هات کەوتمە ناو ئەو کتێبانەی کە لە بواری فەلسەفەی مێژوودا بەتایبەتی دراسەکردنی سیاسەتی نێودەوڵەتی، پەیوەندی نێودەوڵەتەکانی ئێستا لە ڕوانگەی یاخود لەژێر ڕۆشنایی فەلسەفەی شارستانیەتەکاندا لەو بارەش دیارە هەندێک نووسی کۆمەڵێک توێژینەوەم ئەنجامدا. بەڕاستی وەکو باسم کرد سەرەتای نووسینم بە شێعر و لە ساڵی 1970 دیوانێکی شێعریم چاپ کرد بە ناوی فرمێسکی ئەستێرە. پاشان ڕۆمانم نووسی، ڕۆمانێکم نووسی کە بە ناوی تۆڵە لە ساڵی 1970 من پێم وایە ئەو کاتی یەکەم ڕۆمانی کوردی بی دەکرێت ناوی لێ بنێن لە دوای ژانی گەل و ئەوانە نووسیم تاوەکو ئێستا بڵاو نەکرایەوە. پاشان ڕۆمانێکی ترم نووسی بە ناوی بێوار سێبەرگ بوو، هەر سێبەرگم تەواو کرد. بەڕاستی بڕیار وابوو زیاتر بنووسم لەسەری بیکەمە بەرجی زیاتر کەم، بەڵام هەر ئەو سێبەرگە دواتر کەوتمە ناو بواری توێژینەوەی ئەکادمی، ئەو بوارەی کە خۆم ئێستا کاریدا دەکەم تەنها دوو بەرجی بڵاو کراوەتەوە لە 2005 و لە 2009 ئەگەر هەڵەنەم ئەو دوو بەرگەی بڵاوبەوە. پاشان کەوتمە ناو دیراساتی ئەکادمی، ماستەر نامەکەم لە ساڵی 2000 دەستگای سەردەم چاپی کرد کوردستان لە نێوان ململانی نێودەوڵەتی و ناوچەییدا، کە من پێم وایە ئەوە یەکێک بوو لەو بەرهەمانەی کە تاوەکو ئێستا کاریگەری خۆی هەیە و بە جۆشەوە دەخوێندرێتەوە و ئەوانەی کە لەو بوارەدا کار دەکەن وەکو سەرچاوەیەک پەنای بۆ دەبن. بەڕاستی ڕەنگ بێ زیاتر لە 16 کتێبی ئەکادمی هەبێتن بێجگە لە کتێبە ئەدەبیەکان. زیاتر ئەو کتێبانی ئەو دوایە زیاتر دەکەون وەکو باسم کە سەر فەلسەفەی پەیوەندی نێودەوڵەتیەکان. کتێبەکانی تر هەندێک کتێبیان لەسەر فەلسەفەی مێژووە، لەسەر خوێندنەوەی مێژوو. بۆ نمونە لە ساڵی 2017 دوو کتێبم چاپ و یەکێکیان بە ناوی دیالێکتیکی زەمەنی مێژووی، خوێندنەوەی یەشتر بۆ زانستی مێژوو، کە من پێم وایە ئێمە تاوەکو ئێستا نازانین مێژوو بخوێنینەوە، پێویستە سەر لەبەری کۆلیژی ئەو بەشانەی کە مێژوون لە هەموو کۆلیژەکانی زانکۆکانی کوردستان سەر لە نوێ بەڕوانگەیشترەوە مێژوو بخوێننەوە، لەبەرەوەی ئێمە لە ڕێگەی مێژووەوە توانیمانە ڕابردوو پیرۆز بکەین بە شێوەیەکەوە کۆی لەبوون بۆ ڕابردوو دروست بکەین. ئەوە کاریگەرێکی زۆر نێگەتیڤانەی لەسەر هۆشیارکردنەوەی تاشی کورد هەیە. لەو کتێبە ڕوونم کردوێتەوە کە مێژوو ئێمە دەتوانین مێژووی ئایندە کار لەسەر نووسینەوەی مێژووی ئایندە بکەین، نەک ڕابردوو، یعنی ئایندەش بەشێکە لە مێژوو نەک بە تەنها ڕابردوو. بۆیە پێویستە مێژوو لە ڕێگەی ئەو خوێندنەوە نوێ ئێمە کەسایەتێک پەروەردە بکەین بۆ ئەوەی خۆی بۆ ئایندە ئامادە بکەن، نەک بە تەنها لە ناو
زەرکاوەکانی ڕابردوودا بژی. بەڕاستی ئێمە تەمەشاکە یعنی هەموو لەحزەیەک لە سێ یەکە پێک دێ، هەموو لەحزەیەکی زەمەنی لە سێ یەکە پێک دێ، ڕابردوو ئێستا داهاتوو. ئەو لەحزانە لێک جودا ناکرێتەوە. کاتێک لە یەکتریان جودا کردوێتەوە تەنها بۆ ئەوە بووە کە هەوڵ بدرێ بەشێکیان کۆنتڕۆل بکرێت بۆ ئەوەی بتوانێت توێژینەوەی لەسەر بکرێت. بۆ نمونە ڕابردووەکە ئێستا من قسەی لەگەڵ جەنابەت دەکەم. کاتێک جەنابەت کە من پرسیارێک دەکەی وەڵام بدەدەمەوە دەستکردن بۆ وەڵامدانەوە ئەوە سەرەتایەک دەبێت کاتێک وەڵامەکە دەگاتە نیوەی بەشێکم گوتیت وەشێکم وەڵام داوەتەوە بەشێکی مایەوەی وەڵام داوەتەوە بۆتە ڕابردووە. ئێستا قسەی لەسەر دەکەم ئێستاە ئەوەی بیری لێ دەکەمەوە بڕێم ئایندەیە. یعنی لە یەک لەحزەی هەر سێ وەحدە زەمەنیەکەی تێدایە. کاتێک ئێمە یەک وەحدە تەنها ئەوانە وەردەگرین کە دەبێتە ڕابردوو، ئێمە لەسەر ڕابردوو ئیش دەکەین. کە بە تەنها لەسەر ڕابردوو ئیشت کرد مانای وایە تۆ لە مێژوو دەژی، ناتوانین لە زەمەنی ئێستا بژی. یعنی من پێم وایە چێک لە شێشەکانی کورد ئەوەیە تاوەکو ئێستا ئێمە لە زەمەنی ڕابردوو دەژین. نەماتوانین تۆ تەماشا سیاسەتمەدارەکان ڕۆشنبیرەکان هێندەی بەتەک ڕووداوەکانی ڕابردوو بەتەک جێڕانەوەی بەسەرهاتەکانن هێندە بیر لەوە ناکەنەوە کە ئێمە لە ئایندە چی بکەین. یعنی تۆ تەماشاکە شێوازی پرسیارکردن شێوازی پرسیارکردن لەناو ئێمە هەمیشە دەربارەی ڕابردووە. بۆیە دەبێت ئێمە شێوازی پرسیارکردنەکانمان بگۆڕین بۆ ئەوەی بتوانین بە دوای وەڵامی نوێدا بگەڕێن، بۆ ئەوەی بتوانین بە دوای چارەسەری نوێدا بگەڕێن. چێوە نامەی دکتۆراکەمە کە لە زانکۆی مووسڵ وەرم برد، کتێبێکە بەناوی بۆ دواتر لە دار المعرفة لە لوبنان چاپ کرا بەناوی سیاسەت دووەلیە فی ضوء فەلسفة الحضارة. هەوڵم داوە کە سیاسەتی نێودەوڵەتی لەژێر ڕۆژنایی فەلسفەی شارستانیەکان شی بکەمەوە. ئەو کتێبە لە زانکۆ عەرەبیەکان من پێم وایە تا ڕادەیەک بایەخی زیاتر پێکدرا وەک ئەوە لە ناوخۆی کوردستان. هەوڵم داوە کە ئەو گۆڕانکارانەی لە سیاسەتی نێودەوڵەتی ئێستا ڕوودەداتن شەی بکەمەوە لەژێر ڕۆژنایی ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە. هەر لە دوای ئەوەش کتێبێشتر نووسی بەناوی داڕمان و بە کۆتاهاتنی ئیمپراتۆریای ئەمریکی. هەوڵم دا وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە لەسەر هەمان میتۆد و لەسەر هەمان شێواز ئایا ئەمریکا وەکو ئیمپراتۆریەکانی تر دەڕوخەیان نا. ئەو پرسیارە هەوڵمدا لەژێر ڕۆشنایی ئەو شارستانێت و ئەو ئیمپراتۆرانەی پێشتر هەبوونە بۆ من ئیمپراتۆریای ڕۆمانی، ئیمپراتۆریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەو ئیمپراتۆریانە هەمووی ڕووخانە، یعنی ئیمپراتۆریا لە یەکێک لە میتۆدەکان وەکو یەکەیەکی زیندوو بە قۆناغەکاندا دەڕۆ، لەدایک بوون، گەنج بوون، پیر بوون، دواتر مردن. ئایا ئیمپراتۆریای ئەمریکی وەکو ئەو ئیمپراتۆریانە بە کۆتا دێتن؟ لە 2000 کتێبێکم لەسەر ئەو بابەتە نووسی و هەوڵمدا وەڵامی بدەمەوە. بەڕاستی من لەو کتێبە لە دوو یەکەی پێچەوانەیەکەوە دەستم پێکرد. بۆیە تێگەیشتن لەو کتێبە ڕەنگ بێت تۆزێک ئاسان نەبی. لە سروشتی مرۆڤەوە دەستم پێکرد، دوو یەکەم وەرگرتە سروشتی مرۆڤ، یعنی لە مرۆڤێکەوە کە دوو سروشتیە، سروشێک کە کەسێکە لە خودی خۆی وەکو تاچێک و هەروەها کەسێک وەکو بەشێک لە کۆمەلگا. یعنی هەموو مرۆڤێک دوو خودی هەیە، خودێکی تایبەت بەخۆی، خودێکی کۆمەلگایی. هەمیشە ململانێ لە نێوان ئەو دوو خودەدا هەیە. لە ژێر ڕۆشنایی ئەو ململانەیەدا هەوڵم داوە کەوا چۆن ئەو ململانێ لە نێوان ئەو دوو خودە کاریگەری لەسەر ململانەی نێوان کۆمەلگاکان و نێوان شارستانەکان، نێوان ئیمپراتۆریەکان هەیە و هەروەها لە 2000دا چۆن کاریگەری لەسەر سیاسەتی نێودەوڵەتی دەکاتن. بەڕاستی بەرهەمم دوو کتێب بوو کە لە ساڵی 2020 تقریبا نزیکەی 2 مانگە بڵاو بووتەوە. دەستگای سەردەم بە سوپاسەوە چاپی کرد و بڵاوی کردەوە. یەکێکیان بە ناوی پەیوەندیەکانی نێوان تورکیا و ڕێکخراوی داعش لە ڕواگەی کۆمەلگەی نێودەوڵەتی، کە هەوڵم دا توێژینەوەیەکی دۆکیمنتاریە پشتم بەو دۆکیمنتانە دەبەستووە کە دەستم کەوتە بۆ ئەوەی هەوڵدەم بیسەلمێنم یاخۆ ڕوونی بکەمەوە کە ئایا هیچ پەیوەندێک لە نێوان ڕێکخراوی داعش و تورکیادا هەبووە. دیارە لەو کتێبە دەرئەنجامەکەم ڕوون کردوێتە کە بێگومان پەیوەندێکی واضح هەیە. ئێستا کۆمەلگەی نێودەوڵەتی تەنانەت ئەنجومەنی ئاساشی نێودەوڵەتی کۆمەڵێک بڕیاری دەرکردووە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ تورکیا ئیدانە دەکاتن. بەڵام کتێبێشتر کە هەر ئەو ساڵ بڵاو بۆ کوردستان لە پرۆژە ڕێگەی ئاوریشمی نوێدا. بەڕاستی ئەو کتێبە من پێم وایە من نازانم تا چەندە ئەو کتێبە لە نووسینی ئەو کتێبە سەرکەوتنم هێناوە، بەڵام من پێم وایە بابەتەکە یەکێکە لەو بابەتانەی کە ئێستا هەموو کورد پێویستە بایەخی پێ بدە. یعنی ئێستا چین پرۆژەیەکی هەیە بە ناوی پشتێنە و ڕێگا، دەستپێشخەری پشتێنە و ڕێگا، یا پێی دەڵێن یەک ڕێگا و یەک پشتێنە. ئەوە هەمان نوێکردنەوەی ڕێگای ئاوریشمە، یعنی هەمان هەوڵداتن بۆ گۆڕینی ژێرخانی ئۆراسیا، بۆ ئەوەی لە ڕێگەی گۆڕینی ژێرخانەوە لە ڕێگەی ڕێگاکانەوە کە ڕێگای شەمەندەفەرە، ڕێگای دەریایە، ڕێگای ژمارەیە، ڕێگای ئاسمانیە، ینی کۆمەڵێک ڕێگای هەوڵدا ئەو ژێرخانی ئەو ناوچەیە بەیەکەوە بەستێتەوە بۆ ئەوەی بتوانێت هەژمونی خۆی لەسەر ئۆراسیا بسەپێنێت و 2000 هەژمونی جیهانی ئەمریکا تێک بدات و سیستەمی جیهانی بگۆڕێتن. لەو کتێبە هەوڵم داوە ئەو
بابەتە ڕوون بکەمەوە باسی پێگەی کوردستان بکەم لەو پرۆژەیە. من پێم وایە لە ئایندەیەکی زۆر دووریژنا ئێستا دەرهاویشتەکانی بەدیار کەوتووە لە هەرێمی کوردستان بۆ نمونە بەشی چینی لە کۆلیژی ئەدەبیاتی زانکۆ سڵاحەدین کراوەتەوە، چاینا تاون لە سلێمانی کراوەتەوە. ئەوانە هەمووی دەرهاویشتن بۆ ئەوەی کە ئەو پرۆژەیە ڕەنگ بێ لە ئایندەیەکی نزیک کاریگەریەکی زۆر گەورە تەنانەت زۆر مەترسیداری لەسەر کوردستانە بێت. بۆیە من پێم وایە ئەو بابەتی کە کارمە سەر کردووە شایانی ئەوەیە کە بخوێنرێتەوە کە ڕەخنەی لێ بجرێ ئەو بابەتە خۆی ببێتە باسێکی ڕۆژ بۆ هەموو کۆمەلگەی کوردی، بۆ سیاسەت مەدارەکان، بۆ ڕۆشنبیرەکان، بۆ ئەوەی خۆیان ئامادە بکەن بەرامبەر ئەو شەپۆڵێکی ڕۆشنبیری تەکنەلۆجی میدیایی یعنی فکری ئەو شەپۆڵە دێتن ئێمە بەرامبەر ئەو شەپۆڵە دەتوانین چۆن خۆمان بگرین و چۆن دەتوانین پێگەی خۆمان بەهێز بکەین. بەڕاستی هەموو ملەتێکی وشار پەنا بۆ خوێندنەوە دەبات. لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی کتێبەکانەوە تۆ دەتوانی شارەزای کەلتوری دنیا بیت، تۆ دەتوانی شارەزای کەلتوری هەموو گەلان بیت، تۆ دەتوانی درک بۆ بکەیت کە بزانی لە جیهاندا سوودەگوزارێ پێگەی تو لەو جیهانەدا چۆنە، تۆ لەسەر نەخشەی سیاسی، لەسەر نەخشەی ڕۆشنبیری، لەسەر نەخشەی ئابووری شوێنی تۆ لە شوێدا. لەبەرەوەی من پێم وایە ملەتی هوشار هەمیشە پەنا بۆ خوێندنەوە دەبات. تۆ تەماشاک وڵاتانی ڕۆژ ئاوا بکە هەمیشە لەگەڵ کتێب مامەڵە دەکەن و لە ناو پاسەکان ناو هەر شوێنێک دەڕۆی گەر سەردانی ئەوروپا و ئەو شوێنانت کردێت تەماشا دەکەی خەڵک و گەنجەکان بەشێکی زۆریان کتێبیان بەدەستوێ و کاتی خۆیان بە فڕۆنادەن. بۆیە من پێم وایە کەوە یەکێک لەو فاکتەرانەی کە ڕۆڵی گرنگ دەبینی لە پێشکەوتنی ئێمە لەوەی کە ئێمە بتوانین بە شێوەیەکی با بڵێن تەندروست بیر بکەینەوە لە خۆمان تێبگەین بەر لە هەموو شتێک و دواتر لە دەوروبەرمان تێبگەین خوێندنەوەی. لەبەرەوەی من پێم وایە یەکێک لە چارەسەریەکانی کێشەی کورد یاخود یەکێک لەو ڕێگایانەی کە بەرەو چارەسەریمان دەبا خوێندنەوەیە کە بەداخەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان بە تایبەتی خوێندنەوە زۆر زۆر کەم بۆتەوە. یعنی تەنانەت لە کای ئەکادیمیەکان من کە خۆم لە ناو زانکۆ کار دەکەم یعنی خوێندنەوە و با بڵێن پەنابردن بۆ کتێبشتووە بایەخێکی یەکجار کەمی هەیە. پەیامم بۆ کۆی گەنجەکانی کووردە کە هەوڵ بدەن شتەکان بە وردی بخوێننەوە، کاتێک شتەکان بە وردی دەخوێننەوە بە خۆش باوەڕ نابن، زوو بە باوەڕ بە ئەو هەواڵ و شتانەی کە ئێستا لە سۆشیال میدیا و لە میدیاکان بە شێوەیەکی گشتی بڵاو دەکرێتەوە ناتوانن فریویان بدەن، دەبنە خاوەنی بیرکردنەوەی خۆیان، دەبنە خاوەنی دنیابینی خۆیان. بۆیە من خۆم بەر لە هەموو کەسێک ئامۆژگاری خۆم دەکەم کە پێویستە بەردەوام ببنە سەر خوێندنەوە. ئینجا ڕووی دەمەم ئاڕاستی هەموو گەنج و هەموو تاچێکی کورد دەکەم کە بۆ ئەوەی بیانەوێ لەو قۆناغە ئەستەنگانە تێپەڕێن پێویستە پەنا بۆ خوێندنەوە بۆ خۆڕەشنبیرکردن بن.